بەڵێ هەڵبەتە نزیکەی ساڵ و زیاتر لە ساڵێک دەبێت کە قەراری نۆژەنکردنەوەی مۆنومنتی هەڵەبجە دراوە و هەندێک لە پرۆژەکەش جێبەجێ کرا بەڵام تەواوکردنی نۆژەنکردنەوەی مۆنومنتەکە لە ئێستادا ڕاگیراون بۆ قسەکردنی زیاتر دەچمە لای بەڕێز مامۆستا سەرخێڵ بەڕێوەبەری مۆنومنتی هەڵەبجە. مامۆستا سەرخێڵ سەرەتا ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم، بۆ 2 ساڵ جارێ 3 ساڵ جارێ بڕیاری نۆژەنکردنەوەی ئەم مۆنومنتە درێ و دەسەکرێ بۆ نۆژەنکردنەوەی هەر لە سەرەتای دروستکردنی مۆنومنتەکەەوە ساڵی دواتر دەستکرا بە نۆژەنکردنەوەی ئەمە هۆکارێکی چییە؟ زۆر بەخێر بن دیارە ئەگەرمانێ باس لە کێشە و مەشاکلەکانی هەیکەلی بینای مۆنومنتی هەڵەبجە بکەین. مۆنومنتی هەڵەبجە بەخۆی وەک لە زوومی کامەرەکەتانەوە دیارە لە 2 بەش پێکاتوە، بەشی سەرەوەی ستیلە و بەشی خوارەوەی کۆنکریتە. ئەم 2 بەشە با بڵێن ڕێکەوتن نییە لە مابینیانە، تەنسیق نییە، بۆیە بە بەردەوامی ئاو دڵۆپە بەناو هەڵەکانی مۆنومنتە هەیەتە خوارەوە و ئەم دڵۆپە و ئاوەش ئەبێتە هۆی ئەوەی کە سەقف و دیوارەکانی مۆنومنت لە یەک بترازێن و سیمایەکی ناشرین بە دیوار و سەقفەک و هۆڵەکانی مۆنومنت ببەخشێ و سەرەڕایەوە کەوتن خوارەوەی بەشێک لە پەنجەکان کە ساڵی ڕابرد و یەکێ لە هۆکارەکان ڕەشەبایەکی تۆن بەرەو دەستانە کەوتن و بەشێک لە دەستەکان کەوتن. گەرچی لە ماوەیەکی کورتدا دروستمان کردەوە نۆژەنمان کردەوە. لێرەوە سپاس بۆ ڕێکخراوی ئیبراهیم ئەحمەد فاوندیشن کە هاتن بەدەمانەوە دەستەکانمان نۆژەن کردەوە. یەکێ لە گرفتەکان ئەوەیە ئەم 2 بەشە ستیلە و زائیدەن کۆنکریتەکە یەک ناگرنەوە و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە بەردەوام ئاو بێتە خوارەوە بەناو خۆڵەکانی مۆنومنتی هەڵەبجە. گەرچی چەند جارێک هەوڵمانداوە ئەم بەشە ستیلەی بەشی سەرەوەی لابن بیکەینە کۆنکرێت، بەڵام بەشی خوارەوەی تەقەبولی ئەو لۆدە ناکا کە بکەوێتە سەری، ینی ئەم بەشە ستیلە لابن بکەینە کۆنکرێت. ئەمە خراپی لە جێبەجێکردنی پرۆژەکە یاوەتا هەر دیزاینەکە گرفتی تایە بۆی ئەم کێشەتان بۆ دروستە بێت؟ من ئەگەر بە نمونەیە بەد باسکەم، ئەگەر ئێستا من گەرچی جەستێکی زۆر تۆکمە و بەهێزم هەبێ بەڵام 2 قاچی بەهێزم نەبێت ناتوانم ئەم هەیکەلە ڕابگرم. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ لاوازی ستراکچەری مۆنومنتی هەڵەبجە. ئەگەر مۆنومنتی هەڵەبجە ستراکچەرێکی بەهێزی بۆیە ئەو ستیلەمان لا ئەبرد ئەمان کردە کۆنکریت کە کرایە کۆنکریت هیچ گرفتێک لە هۆڵەکانی مۆنومنتی هەڵەبجەیان نامێنێ و هەر ساڵێک بەشێکی لێ نۆژەن ناکەینەوە. بینە سەر نۆژەنکردنەوەکەی ئێسایی بۆچی ئێستا نۆژەنکردنەوەکەی ڕاگیراوە؟ ساڵی ڕابردوو دەستکرا بە تەعمیری وەکو ئاماژەم پێکرد بەشێک لە دەستەکان کەوتون و دڵۆپێکی بەردەوام ئاهی بەردەوام هاتە خوارە بەنێو هۆڵەکانی مۆنومنتی هەڵەبجە و بۆ هۆی تێکدانی سیمای با بڵێن هۆڵەکانی مۆنومنت بۆیە دەستمان کرد بە نووسینی دەرخستەیەک و ڕاستە وەزارەتی مالیە کرا بۆ نۆژەنکردنەوەی 3 هۆڵیان کە وەزیان خراپ بوو. بەسپاس وەزارەتی مالیە موافقەی دەربڕی لەسەر نۆژەنکردنەوەی ئەو هۆڵانە با بڵێن تەنها ئەو بڕەپارەی ئەو بجێ کە دانراوە لەو دەرخستەیە تەنها تایبەت نییە بەناو مۆنومنتەکە بەڵکو بەشێکی زۆری تایبەتە بەناو باخچەکانی مۆنومنتی هەڵەبجە. دەستکرا بە نۆژەنکردنەوەی مۆنومنتی هەڵەبجە لە ساڵ 20 ئەو ڕەپارەیە ئەو بجێ وەرگیرە، بەڵام بەداخەوە بەهۆی ڕێنمایی ژمارە 14 وەزارەتی مالیە و تەواوی خەرجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەستا. نۆژەنکردنەوەی مۆنومنتی هەڵەبجە بەشێک بوو لەو خەرجانێکەوە وەستا. هەڵتانەیەوە بۆی جارێکتر بجەکەتا بۆ تەرخام کرێتەوە فریای ئەم شانزەی سەکەوێت؟ جەنابی پارێزگار و جەنابی وەزیری شەهیدان و کارباری ئەنفال کراوان هەردووکیان ئاگادارن و لەسەر خەتن دڵنیام لە ئایندێکی نزیکە ئەو موافقەیە وەرەگرێت و نۆژە نەکرێتەوە. بۆ شانزەی سێ مۆنومنتی هەڵەبجە کرێتەوە و یادەکات لەناو مۆنومنت بەڕێوە چی هەرچەنە لەوە چێ بابەتەکە زۆر پەیوەندی دار نەبێ بۆ بابەتی نۆژەنکردنەوە. مۆنومنتی هەڵەبجە بۆ شانزەی سێ ئامادە ئەبێت. زۆر سپاس مامۆستا سەرخێڵ بەڕێوەبەری مۆنومنتی هەڵەبجە. ئەمە زانیاریەکان بوو لەسەر بابەتی ڕاوەستانی پرۆژەی نۆژەنکردنەوەی مۆنومنتی هەڵەبجە.